ئەم کاتتان باش و سڵاتان لەبێ بینەرانی کەناڵیوە لە پرۆگرامێکی تایبەت لەگەڵتانم لەگەڵ هاوڕێیانم سەلام عەبدوڵڵا و هەروەها عەلی مەحموود گفتوگۆ لەبارەی ڕۆڵی چەپ لە ئەمڕۆی هەرێمی کوردستانەکەین. سەرەتا زۆر بە خێراتنی میوانانم دەکەم. تاوان ئەم پرۆگرامە بە شێوازێک دروست بوو بەبێ خۆ ئامادەکردن. ئەوڕێ سەلام عەبدوڵڵا میوانم بوو و عەلی سیاسیش لە خەت بوو، وتمان بە گفتوگۆیەک بکەین، گفتوگۆیەک بەبێ خۆ ئامادەکردن لەسەر بارودۆخی ئەمڕۆی ناوچەکە و ڕۆڵی چەپ بە شێوەیەکی گشتی. تەمان ئێمە دەزانین لە ڕاستیە ئەمە وەکو مەدخەلێکی زۆر کورد بووە بۆ پرۆگرامەکە. ڕۆڵی چەپ لە هەرێمی کوردستان، ئێمە لە کاتێکە قسە لەبارەی ڕۆڵی چەپ لە هەرێمی کوردستانەکەین کە ڕیشەی چەپ ڕیشەیەکی دوور و درێژە، نزیکەی بۆ سەدەیەک دەگەڕێتەوە لەم ناوچەیە و ئەم ڕیشەیە لە ئاستی سیاسی، لە ئاستی فکری، لە ئاستی کلتوری، لە ئاستی تەحەزوب، لە ئاستی هۆشمەندی کۆمەڵایەتی ڕۆچۆتە خوارەوە. ئێمە لە دوای ئەم مێژووە دوور و درێژە قسە لەبارەی ڕۆڵی چەپەکەین کە ئەمڕۆ لە ڕاستیە بارودۆخی کوردستان بە هەڵومەرجێکی تایبەت گوزەر دەکات. هەڵومەرجێک ئێمە زۆر جار باسمان کردووە لە ئاستی زۆرا و جۆرە ئێمە ڕوبەڕووی بارودۆخێکی تایبەت دەبینەوە. ئەزمموی هەرێمی کوردستان لە ئاستی سیاسیە و ئەوەی پێی دەوترێت لە ئاستی ئەگەر لە ئاستی قوارەکە قسەکەین، قوارەی نیشتیمانی، تا بە ئێستا قوارەیەک تەیە کە نەخەمنیوە و تا بە ئێستا ئەوەی پەیوەندی بە قەزی نیشتیمانی کوردستانی هەیە تەسبیت نەبووە و ئەمە لێکەوتەیەکە و بابەتێکی هەیە لە کۆمەلگاکە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکە لە کاتێکە چەپ لە شاخە مێژوویەکی دوور و درێژی هەیە بۆ تێکۆشان لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ئیمپرالیزمی جیهانی، ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری وڵاتانی ناوەخۆ و ڕوبەڕووبوونەوەی زوڵمی قەومی کە لەسەر گەلی کورد و هەندێک جار پێکاتەکانی تریشە بووە. بەدیوێکی ترە کە لە ماوەی نزیکەی 30 ساڵەی دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستانە ئێمە شایەدی با بڵێن بارودۆخێکین کە ئەمڕۆ هەرێمی کوردستان دوای ئەوەندە ساڵە ڕوبەڕووی یعنی بەشێک لە ئەدەبیاتی چەپ ئەگەر عەلی سیاسی و سەلام عەبدوڵڵا کۆک بن لەگەڵم ناوی لێدەنێن هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانی گشتگیرە بێتەوە. عەلی سیاسی قەیرانی گشتگیر لە ئاستی سیاسی، لە ئاستی ئابووری، لە ئاستی پەیوەندی خەڵک، لە ئاستی پەیوەندی کوردستان لەگەڵ وڵاتانی دەوروبەر و لە ئاستی مافە سیاسی و مەدەنیەکان لەلایەک و مافە ئابووری کۆمەڵایەتیەکان لەلایەکی تردا. بانەوە دەست پێ بکەم عەلی سیاسی با لە تۆ دەست پێ بکەم، هەرچەندە تۆ زۆر دووری لێمان، لەوە دەست پێ بکەم تۆ ڕیزبەندی مەوقعی چەپ، پێگەی چەپ لە ڕیزبەندی سیاسی چۆن نەبینی لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستانە و دواتر لە ڕاستیە من دەبێ ئەوەش بڵێم ببوورە عەلی سیاسی یەکێ لەو کەسانی کە من لە پرۆگرامی تر لەگە عەلی سیاسی باسی ڕۆڵی عەلی مەحموودم کردووە، بەڵام ئەمڕۆ هاوڕێ سەلام عەبدوڵڵا لێرەیە، سەلامێک کە لە خانەقینەوە ئێمە شایەت حاڵی تێکۆشانی هاوڕێ سەلامی لە ناو جەرگەی واقعێکی ئیجتیماعی ئاینی سیاسی تایبەت، بەڵام توانێت بە شایەدی بەشێکی زۆر لە خەڵک توانیوێتی هیوایەک دروست بکە لە دۆخێکە کە نائومێدی باڵی بەسەر ئەم ناوچەیەدا کێشاوە، ویش لە ڕێگەی کاری هەرەوزیەوە. دەڕەن دواتر لە درێژەی پرۆگرامەکە قسەیەک لەم بارەوە دەکەین. واروە حەزەکەمە ڕاستە خۆ گوێبیستی ڕەخنەکانیش بووم کە زۆر جار لە ئێمەمانانی شەگرێ و لە چەپەکان بە گشتیە ئەگرێ و زۆر جار ئەوەمان پێدەوترێت کە ئێمە عەلی سیاسی قسە زۆرەکەین، بەڵام فاکت و فعل و کردداری جەماوەریمان لاوازە یا میکانزمەکانمان لاوازە. دوایی گفتگۆی ئەم بابەتەش دەکەین لەگەر
کەرەم کە عەلی سیاسی لەبارەی سوالەکەەوە تێگەشتی خۆ بە. بەڵێ ئەم کاتتان باش بە خێراتنی هاوڕێ سەلامەکەم ئەم کاتەی هەموو لایەکتان باش. بێشک چەپ لە دوای جەنگی جیهانی دووەم، پێش جەنگی جیهانی دووەم تاکوتەرا خەڵکێکە بووە معجبە بە شۆڕشی ئۆکتۆبەر، بە بەلشەفیەکان، بە نازانم بە کیە لە خارج هاتوۆتەوە یان چۆتە زانکۆکان، بەڵام لە دوای زانکۆکانی عێراق چ دەرەوە لەژێر کاریگەری فکری چەپ باوە کە لەو کاتە مەدێکی بەرفراوانی هەبووە، چەپ هاتۆتە کوردستانە. بەڵام بە شێوەی گشتی دەتوانین مەدی چەپ، شەپۆڵی هاتنی چەپ لە دوای جەنگی جیهانی دووەم لە کوردستانە زیاتر ڕێکی داکوتاوە، خەڵکێکی زۆر پەیوەست بووە بە چەپەوە و لە ڕێگەی حیزبی شۆڕش، لە ڕێگەی یەکێتی تێکۆشین، لە ڕێگەی قاعیدا کە باڵی سەرەکی حیزبی شوێی عێراقی وە. ئەمانە ئیتر چەپ دەتوانم بڵێم لە دوای جەنگی جیهانی دووەم بووەتە هێزی یەکەم لە گۆڕەپانی سیاسی کوردستان. تەنانەت حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستانیش کە لەو کاتەیە دامەزراوە چەپەکان بۆ خۆیان حەمزە عەبدوڵڵا دایمەزراندووە. حەمزە عەبدوڵڵا کە چەپە یەکەمەکان بووە لە کوردستاندا لە ڕێگەی حیزبی شوێی عێراقیەوە پەیوەندی بە حیزبی شوێی عێراقیەوە کردووە. واتە چەپ ژیانی سیاسی تازە لە کوردستانە چەپ داهێناوە لە دوای جەنگی جیهانی دووەمە. ئەگەر مانیفێست دابڕانێک بێت لە نێوان سیاست لە پێش مانیفێست و دوای مانیفێست خەڵکی ئیعتیادی هێنابێتە ناو جەرگەی تێکۆشانەوە بۆی بۆ مافەکانی خۆیان هەوڵ بدەن، هاتنی چەپ لە کوردستانە دیسان مێژوێکی تازەی هێنایە پێشەوە، دابڕانێکی هێنایە پێشەوە. سەرکردایەتی سیاسی کورد کە پێش ئەوە لەلایەن شێخ و مەلا و ئاغا و دەرەبەگەوە قیادە دەکرا گۆڕا بۆ کەسانێک کە هەژار نەدار، کەسانی وەکو بەهادی نووری، وەکو کەریم ئەحمەد، وەکو عەزیز محەممەد، وەکو حەمزە عەبدوڵڵا، وەکو نازانم کێوکێ، ئەمانە هەموو بەچکەی هەژار بوون، دێنە حەمید عوسمان، ئەمانە دێنە پێشەوە ڕابەرایەتی بزوتنەوەیەکی سیاسی دەگرێن دەستیانەوە هەموو بەچکەی هەژارە بن. واتە دابڕانێکی لە ڕووی چینایەتی و لە ڕووی کۆمەڵایەتیەوە دروست کرد لە چەپ بۆ خۆی بۆ دابڕانێکی چینایەتی، دابڕانێکی کۆمەڵایەتی لە نێوان لەگەڵ ڕابردووی بزوتنەوەی سیاسی کوردستانە. پێشتر وەکو ئاماژەم پێدا مەلا و شێخ و دەرەبەگ و ئاغا و بە تایبەتی شێخ و دەرەبەگە کوردەکان ئەوانەی دەستڕۆشتی بوون قیادەی حەرەکەی کوردیانیان بزوتنەوەی سیاسی کوردستانیان دەکرد. ئیتر چەپ وەکو ئاماژەم پێدا لە دوای دروستبوونی حیزبی شۆڕش و یەکێتی تێکۆشین و قاعیدە لە کوردستانە و پارتی دیموکراتی کوردستانیش ئیتر بوو بە هێزی سەرەکی، هێزی تاکە هێز لە کوردستانە. لە نێوان 45-46 بۆ 61 بۆ 63 توانین بڵێن حیزبی شوێی حیزبی یەکەم بوو لە کوردستانە، حیزبی یەکەمی سیاسی بوو لە کوردستانە. پارتی لە چاوانەوە هیچ نەبوو، بۆیە لە ساڵی 59 دەبینین پارتی دیموکراتی کوردستان بە پەلە بە هەڵەداوان هانا بۆ مەلا مستەفا دەبات کە لە رووسیا دەگەڕێتەوە بۆی کاری سیاسی خۆی تێکەڵای ئەوان کات. یعنی هانابردنی پارتی دیموکراتی کوردستان بۆ مەلا مستەفا لە ئەنجامی ئەوە بوو هیچ پێگەیەکیان لە پێگەیەکی جەماوەریان لە کوردستانە لەو کاتیان نەبوو، وەکو حیزبێکی سیاسی هیچ پێگەیەکیان نەبوو. بۆیە هانا بۆ مەلا مستەفا بن، بۆی پەیوەندیان پێ بکات بێتە بەشێک لەوان، بۆی بتوان تەوازن قوویەک لەگەڵ حیزبی شوێیە دروست بکەن کە لەو کاتەدا بزوتنەوە جەماوەرەکانی حیزبی شوێی ساندیکا کرێکارەکانیان یەکێتی جوتیارانیان باڵی سەرەکی سیاست بوو لە کوردستانە، تەنانەت بزوتنەوەی ژنانیان کۆمەڵی ئافرەتان کۆمەڵی مافیان پێدەبوون لەو کاتەدا. بەڵام لە دوای 61 کە ئاغاکان دەدەنە شاخە شەڕی دەربەندەکان دروست دەکەن، ئیتر لەو کاتەش زیاتر لە 180 خەڵکی کوردستان لادێنشین بوو، دەست بەسەر لادێکان ناگرن، چ بە خۆشی و چ بە نەزەبر و زەنگ، دەست بەسەر لادێکان ناگرن، ئینتیما بە زۆر بە جوتیارانە گۆڕن، بە خەڵکە گۆڕن. ئیتر لەو ساتەوە حیزبی شوێی لە حیزبی یەکەم دەکەوێت لە کوردستانە، ئیتر بزوتنەوە بزاوی جۆرا و جۆر لە کوردستانە دروست دەبێت تا لە دوای ئاشبەتاڵی ساڵی 75 کە دروست دەبێت. ئیتر بزوتنەوە سیاسەکان تەنانەت بە پارتی دیموکراتی کوردستان و قیادەی مەقەتەوە ئۆباڵی شکستەکەی خۆیان دەبنە سەر ئیمپریالیزمی ئەمریکاوانە و هەنێ ڕەخنەی چەپگەرانە لە خۆیان دەگرن.
لە بیرمان نەچێ حیزبی دیموکراتی پارتی دیموکراتی کوردستان لە خاڵی شەشەمدا ئەڵێ ئێمە پەیڕۆ لە مارکسیزم لێنینیزمەکەین پەیڕۆ لە مارکسیزم ماوە هێشتا ماوە کاکە ڕاست ماوە کاکە ماوە هین بکەیت دوایی بێینی قسە لەسەر ئەم لەبیر نەچێتەوە واقعی چە بکەینە و ڕیزبەندە سیاسی ئێستا هەیە دەڕاستە ئەمە تەواوکەم نەختێکم ماوە بەڵێ لە دوای 75 دەیان گروپی چەپ دروستە بێت کارگەران کۆمەڵی ڕەنزەران کۆمەڵی ڕەنزەران لە ساڵی 70 لەژێر کاریگەری ماویەکانی حیزبی تودەدا دروستە بێت ئەمانە بەشێکیان ئەیانەوێت کەڵک لە مارکسیزم وەربگرن موتربەیکەن بە بزافەنەتەوایەتەکەی خۆیان کە یەکێ لەوانە کۆمەڵی ڕەنزەرانی کوردستانە بێت یعنی ئەوان ئومێدیان کەڵک لە خۆیان دەڵێن ئەڵێن ئێمە مارکسێتمان بۆیە هەڵبژار بۆ ئەوەی خەڵکی پێکۆ بکەینەوە نەک بۆ ئەوەی خەباتی چینایەت پێ بکەن ئەمە قسەی مامجەلال و نەوشیرۆ مستەفایە ئەڵێ ئێمە کۆمەڵا یان ئەوەمان بۆیە دروست کرد بۆیە خەڵکی گەنجانی پێڵ خەڵەتێنین بێنە ڕیزمانەوە خەبات بکەن تێکۆشان بکەن لەبەرەوەی لەو کاتەیان مەدێکی شەپۆڵێکی بەرفراوانی چەپ و بیری چەپ لە کوردستانە دەبێت واتە بەشێک لە ناسیۆنالیزمی کوردی ئاڵای چەپبوون بۆ هەڵەگرێت بۆ ئەوەی لەژێر ئەم پەرچەمەدا کە لەو کاتێ ئۆردوگایەکی گەورەی جیهانی باسی خۆی بە سۆشیالیزم ناسان بۆ ئەوەی بێتە هۆکارێک بۆی بگەن بە مافەنەتەوایەتەکانی خۆیان واتە ئەوان چەپبوون و سۆشیالیزم و بیرروباوەڕی چەپیان بۆ ڕزگاری نیشتیمانی هەڵگرتبوو نەک بۆ خەباتی چینایەتی ڕزگاربوون لە دەست سیستەمی چینایەتی ئەم شتانە ئیتر لە دوای 75 شەوکو گوتم یعنی ئەوەی مارکسی نەبووە ناتوانێت سیاستکە لە کوردستانە چۆن ئێستا ئەوەی گروپێکی بچووکی ئیسلامی دروستکە یەکسەر کورسیە لە پەرلەمان دێنێتەوە ئەو کاتەوە ئەوەی مارکسی نەبووایە ئەوەی سۆشیالیست خواز نەبووایە حیزبی سۆشیالیست دروستە بێت سۆشیالیزمی زانستی کاتە بەرنامەی خۆی کۆمەڵی ڕەنجەران هەر باماشەوە بزتنەوەی سۆشیالیست هەر بەماشەوە تەنانەت شۆڕژێڕان و پارتی کارتی کوردستان و قیادەی مۆخەتە و هەمووی مارکسی بوو تەنانەت ئەحزابی دینی سۆشیالیستی پێیا بوو لە ناو وڵاتانی ئیسلامیدا ئیتر ئەمە مەدێ بوو مەدێکی گشتی بوو ئەم مەدە بەردەوام دەبێت تا ڕوخانی یەکێتی سۆڤێت کە یەکێتی سۆڤێت دەڕوخێت ئیتر ئەمانیش بەرگەکەی خۆیان فڕێدەن لەبەرەوەی ئەوان بیری چەپ و سۆشیالیزمیان بۆ ڕزگاری نیشتیمانی هەڵگرت و ئێستر لە 91 بەدوای ئیتر چەپ و بیری سۆشیالیستی بەهۆی ڕوخانی سۆڤێت ئەو هێزەی جاران نییە ئیسفادەی وەمان نابێت ئیتر ئەما دەتوانین ئەلێرەوە باسی ئەوە بکەین ئایا ئەمانەی کە ئەم بیر و باوەڕیان هەڵگرت و دوایی وازیان لێهێنا حەقی لێپرسینەوە بەرامبەریان نییە ئەمە خیانەتێک نییە بەرامبەر بە فکری چەپ و بیر و باوەڕی سۆشیالیزمی و بە هەموو ئەو قوربانیانەی کە لەو کاتەدا هەڵگری بیری سۆشیالیستی بوون دوای ئەمانە کەوتن لە دوایە خۆیان وتیان ئێمە ڕۆژە لە ڕۆژان نە مارکسی بووینە نە چەپ بووینە بۆیە پێویستە لێپرسینەوە لەمانە بکرێت وە لە دادگایەکی ئەخلاقیدا دادگایی بکرێت بەڵێ زۆر سپاس دەست خۆش هاوڕە عەلی هەڕۆسەلام پێم وایە تعلیقی هەیە لە تعلیقێکی هەبێ لەسەر ئەم جوزە باڵێن مێژوویە دواتر دێنە سەر ڕۆڵی چەپ ینی ڕیزبەندی چەپ مەبەستم لە ئاستە سیاسیەکەیەتی و ئاستە ئیجتیماعیەکەیەتی لەم ڕۆدا چۆن نەبینی ئەگەر قسەیەکرد لەسەر ئەم جوزە مێژوویە بوو کە عەلی سیاسی باسی کرد ئەگەر دواتر دێنە سەر ئەو تەوەرەوە دواتر مەڕێی خۆنە بایەوەدا هاوڕێ عەلی وەک مێژوونووس باس هاتە ناو باسەکەوە بابەتەکە ئەرکی چەپە ئەمڕۆ وا دیارە هەست بەوە کە تۆزێک گەورە بووە من جارێ خۆم بە گەنج دەزانم بۆیە ئەرکی چەپ ئەمڕۆ چی بکەین ئەمە بابەتە سەرەکی کەمان بێ بۆ ئەمڕۆ بۆ گفتوگۆ باسی مێژوو زۆر جار باسەکرێت لە ڕاگەیاندنەکان لە کتێبەکان کە بڵاوە بنەوە بەڵام ئەو بابەتە ئەساسیە کە ئێمە ئەبێ لە هەموو فرسەتی جەختی لەسەر بکەین ئەو پرسیارەیە چی بکەین چی بکەین چی بکەین چی بکەین بەیانی نیمەڕوو ئێوارە لە هەر کۆبنەوە و فرسەتی ئەبێ ئەم پرسیارە لە خۆمان بکەین چی بکەین ئەمڕۆ وەک حەزب وەک لایەن وەک گروپ وەک کەسایەتی وەک ڕێکخراوی
چەپ لە هەرێمی کوردستان و با بڵێن لە پەیوەست باش لە تەواوی من پێم وایە لە ئاستە مێژوویەکەی ینی ئەوڕعلی شتێکی باسی باس کرد بۆی بەبییرمان بێنێتەوە کە دوێنێ مووقعی چەرچی بووە و عادەتەن ئەوەی خاوەنی با بڵێن دوێنێ نەبێ خاوەنی ئەمڕۆ و بەیانیش نابێ بەمانایەک مەبەستن لە ڕیشەکەیەتی تۆ مووقعی چەپ ئەمڕۆ وەکو چالاکوانێکی کۆمەنیست وەکو چالاکوانێک و هەڵسوڕاوێکی چەپ کاتێ تەمەشا ئەکەیت مووقعی چەپ لە باشووری کوردستان چۆن دەمبینی لەم ڕیزبەندە سیاسی اجتماعی کە هەیە علی سیاسی باسی کرد مووقعێک بوو پێشتر لە ترۆبکدا بوو لە قیمەدا بوو ئێستا لە چیایە ئێمە ئێستا لە پاشەکشیەکی زۆر گەورەین و لە بەرچاومان و زیادیاکەم یەکبەیەکمان هەستی پێکەین کە چۆن ئێمە لە پەلاوێزیە ڕووداوەکان و کارە سات و قەیرانە گشتێکە تێئەپەڕین لێرە لەوێ قوپشاندانی ڕێکە خرێ بەژاریەکرێ لە گردبوونەوەیەک بەڵام ئەمە نەکەمە زۆر کەمە ئێمە زۆر فرسەت وا هاتە پێشمان کە بچینە ناو خەڵک لەگەڵ خەڵک کاری ئیشەکان چالاکیەکان ڕێک بخەین بەڵام لە ڕاستیە نەمان کرد زیاتر عەقڵیەتی مەکتەبی بیروکراسی زاڵ بوو بەسەر چیمان نەکرد پێت وا بوو کە چاپ دەبێت چی نەکەنی کردووە فێر کاری مەکتەبی بوو فێر خطاب و تادلێدان بوو تەمەڵی گرتی فێری ئیشوکاری نەخبەوی بوو تەحەدێکی زۆر دوور کەوتەوە لە خەڵکە چەوساوە هەژارەکە یەک نمونەت بۆ بێنم کاتی خۆی کارێکی تەباقاتیمان ڕێخت بە ناوی لیژنەی مافی کرێکار خەڵک ژینگە کە 100% کاری و ئەرکی ئێمە بوو چەندین هاوڕێ برادری شوعی چەپ هاتنە ناوی بەڵام لە ماوەیەکی زۆر کورت ڕاوەستان بەمەرجێ وەکو بڵێ هێلکەکە تەواو بە جوانی بۆیان پاکرا بەکاریان نهێنا لە تەواوی ئەو شوێنانەکە کۆمپانیا دەرەکیەکان ئیشەکەن ئێمە سەردانیانمان کردووە لەگەڵ کرێکار لەگەڵ جووتیان لەگەڵ بێکارەکانی ئەو منتەقە کاریگەری ئیش و کارەکەیان لەسەر ژینگە لەسەر ژیانی خەڵک موچەکەیان بیمەی کۆمەڵایەتی فەساد دزیە کرد یعنی لە زۆر بووە ئیشمان لەسەر کرد بەڵام بەداخەوە پەیوەندی لەگەڵیان پچرا کارەکە هەروامە ئەم ئیشە هەر لە خانەقین و ئەوەکان خانەکی دەستی پێکرد هەتا گەرمیان بەرزنجار شەواشۆک هەتاهاوایەکانی دیبەرگا ئێمە ئەمە وەک بەڵگەیە حاڵ حازر لە ماوەی 3-4 ساڵە خەریک کاری هەرەوەزین دەیان نمونەمان پێشکەش کردووە بەرەمەکەی دیارە بە وێنە بە ڤیدیۆ بە وتار بە وەرگێڕان بە گفتوگۆ باسمان کردووە هێشتا لە شارەکانی تر وە خەڵک کەسانی چەپ لەو قاوغی بەرتەسکەی خۆیان دەرنەچوون دەست پێشخەری بکەن لە هەموو شار و شارەچکەکان ئەمە کارەساتێکی گەورەیە ئاڕۆ سەلام تۆ یعنی دەمێکە زیاتر لە نیو سەدەیە لەناو حرەکە و بزوتنەوەی کۆمەنیستی و چەپدایت ئەمە بمانەی ئەوە نییە زۆر پیری تەوانەکە شت کەشت ناکەم بە بینی خۆمامی بەعالی پیری تۆ بەڵام تەوەرەکەت کەش ناکەم ئەوە کەش ناکەم پرسیارەکەی بۆ ئەوەیە لە ڕاستیە بە تۆ یەکێک بیلەوانی کە لە سەرەتا دەستت کرد بە وەرجێڕانی بەشێک لە یعنی بابەتە مارکسی و چەپەکان لە زمانی ئەڵمانیەوە بۆ سەر زمانی کوردی لێرە ئێستا دوایم ئەزمونە باسی ئەوە ئەکەی کە چەپ ئەمڕۆ بەجۆی لە زۆرەکان پێمان دەڵێیت کە لە ناو بارەگاکاندا تووشی کاری بیرۆقراتیەت و ئەم بابەتانە بووە ئەمە بۆ وای هاو یعنی ئەمە نەتیجە نییە ئەمە هۆکاری ئەمە چییە یەکێ لە هۆکارە هەرە سەرێکەکان عقلەتی سازشکاریە و دروشمی ئەم بەناو نیشتمان پەروەرێتی و ناسیۆنالیستەیە زاڵ بووە کە بینی بەداخەوە هەندێک تەرەفی خۆ بە چەپزان
ئەو با بڵێن چەپن لەگەڵ تەواوی ئەو تاوان و ئەو چەسان و ئەو زڵمەکە ئێستا لە خەڵکی کرێکە لە خەڵکە کرێ لە کوردستان هەر لەگەڵ سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت بانگەواز بکە بۆ یەکریزی یەکسەر حازرە بن. من چۆن یەکریز ئەبم لەگەڵ هێزگەلێک ڕۆژانە ستەمکاریەکە ڕۆژانە ئەندامەکانی خۆیان ڕخنەی توندیان هەیە با لە پشتم لێش بێ ڕۆژانە خەڵکی بەدبەخت زیادە بێ ڕۆژانە خەڵکی ملیاردێر و میلیۆنێر و دەستێوەرگاری دەرەکی ئێمە نمونەی چەپمان هەیە بە هیچ شێوازێک ئەسڵەن یعنی هیچ علاقەیەکی سیاسی لەگەڵ ئەو پارتە سیاسانی نییە کە جەنابن باسیەکەیت و بە بەردەوام خەریکی بەرزکردنەوەی دروشمی بڕوخێەوەیە بەس هەر چەپێکی من عەزیلە بە نەتیجە هەر چەپێکی من عەزیلە من دەبێت لێرە بوارم بدەیت دەگڕێمەوە لە جەنابەت من بوارم بدەیت چەند تعلیقێک لەسەر ئەم ئەمینانە بدەن لە ڕاستیە من لەوەی ئاوڕعەلی باسی کرد من لە ڕاستیە شتێکم نییە لەوەیە باسی بکەم لەبارەی ینی ڕۆڵی چەپ لەو پرسیاری کە وەرژان دەبن لە ڕیزبەندی چەپ لەو مووقعی چەپ لەو ڕیزبەندە سیاسی ئێستاە من پێم وایە تەنانەت ینی ئیزافەتەن بۆ بەشێک لە قسەکان ڕەنگە لەگەڵ هەندێکی نەبم لە چ ڕێکوارەسەلام لەسەر مەسلەی پەیوەستکردنی مەسلەی چەپ بە ئەوەی باست کرد قەزین نیشتیمانی و پرسی دۆزی ڕایگەری کوردستان من پێم وایە بە پێچەوانەوە یەکێ لە هۆکارەکانی کە چەپ نەیتوانیوە ببێ بە چەپێکی جەماوەری خۆی بە خاوەنی کوردستان بزانێ و حزابی تر بێ بازرگانی بە مەسلەی دۆزی ڕایگەری کوردستان بکە چەپ لە ڕاستی بەرنامەیەکی نەبووە بۆ چارەسەرکردنی دۆزی ڕایگەری کوردستان پرسیارێک ڕوبەڕووی هەرسێکمانە بێتەوە پرسیارێک ڕوبەڕووی هەرسێکمانە بێتەوە ئەمڕۆ من دوێنێ پێرێ لە کۆڕبەندی چەپی کوردستانی کە من زۆر بەگرینی بزانین لە ڕاستیە دوای دەکرێت قسە لەسەر ئەم بابەتەش بکەین ڕیسالەیەکی ناردووە بۆ حزابی شوێنی عالەمی و ئیقلیمی لەبارەی ئەوەی کە پاڵپشتی لە دۆزی ڕەوای گەری کوردستان بکەن لە هەر چوار پارچەی کوردستان پرسەکە ئەوەیە بەلای منەوە یعنی ئەمە وا دەکا تەمان من هەز دەکەم هەرسێکمان کۆکچین کە مووقعی چەپ لەو ریزبەندە سیاسی ئێستا لە کوردستانە هەیە لە ڕاستیە بە پێی تمۆح نییە و لە ئاستێک نییە کە ئێمە دڵمان پێی خۆش بێت بەڵام من پێم وایە تەنیا بۆ ناتوانین ئێمە چەپ هەڵبسەنجێنی چەپ ئەمڕۆوەکو باسم کرد مێژووی چەپ مێژوویەکی درو درێژە لە ئاستی ئیجتیماعی فکری چەپ کاریگەری کللتوری چەپ لەسەر هزرمان لەسەر دیدمان بۆ کۆمەڵگا لەسەر بواری کۆمەڵایەتی بواری سیاسی لە ڕاستیە لە بواری کللتوریە لە ئاستێکی زۆر بەرفراوەندایە ئەمە نەتیجەی تەواجودی چەپە بەس من پێم وایە ئەم تەواجودە هێشتا پەیوەندی بە ڕابردووەیە واتە چەپ هێشتا ینی لەسەر لەم هینەی ڕابردوو ئەیخواتن کەمتر لە ڕاستی چیسەیەکی هەیە کە ئەمڕۆ تێدا بتوانێت کاریگەری هەبێ لەسەر کۆمەڵگا ئەوی پێدەوترێ و علاقەی لەنێوان ئینپوت و ئاوتپوتایە ئەمە من پێم وایە یەکێکە لە بابەتەکان بەدیدی من یەکێک لە هۆکارەکانی کە چەپ لە کوردستان بە شێوەیەکی گشتی لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە نموزەجی باکووری کوردستانمان هەیە چەپێکت هەیە پرۆژەی هەیە بۆ نمونە بۆ چارەسەرکردنی قەزەی کورد لە باکووری کوردستان ئەمڕۆ نمونەی پەکەکە بینەوە چەپێکە کاریگەریەکانی نەک لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستانی شەیە تەمان باز چەپبوونەکەم ئەمە بەمانەی ئەو نیە ئێمە دیفاع لە با بڵێن کۆی گشتی فکری پەکەکە بکەین بەس من باز لە چەپێکەکەم کە خۆی بە خاوەنی قەزەی نیشتیمانی بزانێ و پرۆژەی هەبێ بۆ چارەسەرکردن ناکرێنەتەوەیەکە بێ لە نەتیجەی سراع و پرۆگرامی ئیمپرالیزمی جیانی بەرنامەی ئیمپرالیزمی جیانی ئەم نەتەوەیە لەت بکە دابەشی بکە بەسەر وڵاتان چەپ سەیری بکەوە بڵێەوە ئیشی من نییە ڕوبەڕووی ئەم قەزیە ببمەوە زۆر تەواوە ئەمە زۆر تەواوە ئێمە یەکەم هێزین کە بڕوامن بە مافی چارەنووسی گەلان هەیە خودی هاوڕێلینین پێشەنگی ئێمەیە بۆ پێدانی مافی خەڵکی کوردستان لە
لەو ئەزمونە یا گەلەکانی تر فنلەند و ئەوەی تر بەڵام بەداخەوە ئەزمموی مەسەلە نیشتیمانیەکان لە کوردستان لە باشوور بەسرایەوە بە پرۆژەی سیاسەتی ئیمپریالیزمی لەنە مەنتەقەکە حکوومەت شانازی بەوەکە کە لە هەولێر گەورەترین سەفارەتی ئەمریکی لە عالم تەواوی حکوومەت تەنفیزی سیاسەتی سندوقی نەقدی دراوەکەن گوێ لە ڕاستپەردەکانی ئەوان ئەگرن ئەمانە وەکو مۆزەفی ئەو دەستگایانە وەکو مۆزەفی ناتۆ ڕفتارەکەن دەستگای ئەندی تیرۆر لە لای ئەوانەوە مەشق پێکرێت تەسلیح پێکرێ فەرمان وەرەگرن باشە من ئێستا تێگەیشتم لە ئێستا باشتر تێگەیشتم لە تێگەیشتنەکە جەنابەت کەواتە ئەمە لە ڕاستیت باڵێن پرسیارێکیش دەبێت ئەمە دەبێتە تەوەری یەکەمی باڵێن گفتوگۆکەمان بەوەی بە تەجریدی بڕۆین ئەوەیە کە مەسلەی چەپ و پرسی گەلی کوردستان قەزی زوڵمی قەومی مامەڵەکردن لەگەڵ ئەو دابەشبوونی ئیمپریالیزمی جیهانی کردوێتی ئەوەی من تێگەیشتم لە سەلام عەبدوڵڵا ئەوەیە کە پێی وایە چەپ ئەگەر بەرنامەشی هەبوو بێ ئەم بەرنامەیە لە ژێر سێبەری خۆی نەبووە بەڵکو لە ژێر کاریگەری ئەحزابی تر و لە ژێر کاریگەری با بڵێن دام و دەستگای وڵاتانی تر نەیتوانیوە دیدێکی سربەخۆی هەبێ بۆ چارەسەرکردنی پرسی یعنی دۆزی ڕەوای گەلی کوردستان بەتایبەتی لە باشووری کوردستان ئێمە ئەگەر مەوزوعی دوایین بابەت ڕێت بدەم علی سیاسی دوایین بابەت کە بابەتی یعنی مەوزوعی ڕەنگە ڕفراندۆمی گفتوگۆی زۆر لەسەر بگێ چۆن سەیری کردووە چۆن مامەڵەی لەگەر کردووە ئایا ئێستا چە بەڕاستی حرەکەیەکی بۆرژوازی نیشتیمانی هەیە وەکەوەی لە ئەوروپا هەبوو بڵێ با من بێم هەماهەنگی لەگەڵ بکەم وەکەوەی لە ڕابردوو کردی و ئێستاش ئامادەی بیکە و بەیانیش ئامادەی بیکە تا ئەم قۆناغە لەگەڵی تەواو بکە ئەمە پرسیارە گەورەکە یان ئێمە حرەکەیەکی بۆرژوازی لەجێ ئەوەی بۆرژوازی نیشتیمانیمانە بێ بۆرژوازیی تاڵانکەرمانەیە چەپ چۆن سەری ئەم بابەتە دەکات من پێم وایە گرفتە یعنی جەوەری بابەتەکە لێرەوەیە کە چەپ نەیتوانیوە لێرە ئیستقرارەتی سیاسی فکری خۆی هەبێ و تەنانەت لە شاخیشە لە ڕاستیە ئێمە وێزگەکانەوە علی سیاسی لە ئێمە باشتر شارەزایە لە من باشتر شارەزای بن با بڵێم بەناوی تۆهین نەکەم لە شاخیشە لە ڕاستی ئەو سربەخۆیە ئەم سربەخۆیە تامەی نەبووە کە پێویستە هەیبوو بێ بەڵێ گیان دیارە مێژوو من مێژونوز نیم بەڵام گێڕانەوەی مێژوو گرنگە بۆ نەوەکانی داهاتوو ئەم چەپە لە هێز یەکەمەوە بوو بە هیچ ئێستا هیچە هیچ چەند کەسێک چالاکیە کات وەکو سیاسێریکە تۆ حرەکەیەکی سیاسی جەماوەری گەورە نەبیت هیچە یعنی وەکو هیچ وایە من شتێکم لەبیر چوو لەو گێڕانەوە مێژویە لە ساڵی 59 کودەتایەکی باڵی ڕاستی ناو پارتی بەسەر باڵی چەپی ناو پارتیا ڕوو ئەدات کە ئەو باڵە سێ کەس سەرکردایەتەکان بارزانی ئیبراهیم ئەحمەد جەلال تاڵەبانی بەسەر پارتی دموکراتی کوردستانەدەن جەماعەتی حەمید عوسمان و ساڵح حەیدەری دەرەکەن لە حیزبەکە ئەمە یەکەم کودەتا و بەسەریانە بۆ لاوازکردنی چەپکە دوایی بەشێک لەمانە هەر بە ناوی چەپەوە دێنەوە پێشەوە یعنی احتیمالەیە ئێستا ئەوانەی کە دوێنێ خیانە لە چەپەکان سبەینێت کە چەپ نەختێک خۆی بگرێتەوە دیسانەوە فلیمێتر دروستکەنەوە بێنەوە خەڵکە خەڵەتەنەوەکو ئەم فلیمە سیاسیانە ئێستا ڕۆژانە لە کوردستانێتە پێشەوە منیش لەگەڵ ئەوەیان ئەو دروشمی شۆڕشی ڕزگاری نیشتیمانی بە تایبەتی حیزبی شوعی و زەحمەتکێشان و ئەمانەی کە خۆیان بە چەپەزان بەرزیان کردەوە چەپبوونی لە ناخی ئەوانە کوشت بەهۆی ئەو پاشکۆیەتیەوە کە لە دوای ساڵ نێوەتیەکەوە بۆ ئەحزابی دەسەڵاتدار بە ناوی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی و بە ناوی ئەم شتانەوە بەرزیان کردەوە ساندیکا کرێکارەکانیان تەسلیمیان کرد جوتیارانیان تەسلیمیان کرد بوون بە پاشکۆیان زیاتر وەک سڵحکەری نێوان ئەمان دەرەکەوتن بە شێوەی گشتی ئێمە گرنگە بزانین ئەم حرەکەیە بۆچی لە هێزی یەکەمەوە دێت دەبێتە هێزی پەرایشخراو لە کۆمەڵگەدا چکە ئێستا سەیریکە
بزوتنەوەی سیاسی لە کوردستانە چەند باڵێکە بزوتنەوەی نەتەوایەتی لیبراڵەکان ئاینەکان چەپ ئێمە چەپ لە دوای هەموویەوە دێت چەپ لە دوای هەموو بزوتنەوە سیاسەکانی ترەوە دێت باسی ئەم حیزبەوە حیزب ناکەم باسی حرەکاتەکەم تەوەشمی سیاسی دەکەم ئێمە ئێستا لە دوای هەمووانەوەین هۆکاری ئەم پاشەکشەیە چییە لە دوای ساڵ 91ەوە هەڵگەڕانەوەی کۆمەڵی سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان پاشکوێتی حیزبی شوێعی بۆ ئەو دروشمەی کە کاک سەلام باسی کرد شۆڕشی ڕزگاری نیشتیمانی بەناو ڕزگاری نیشتیمانی ڕاستە ڕوخانێکێتی سۆڤێت و وڵاتانی حلفی وارشە و وڵاتانی تر کاریگەری گەورەیان هەبوو بەڵام لە هەمان کاتیشدا ئەو پاشکۆیەتیە برینەکەی قوڵتر کردەوە لە کوردستانە دوو حیزبی کۆمەنیستی کرێکاری ڕاستە جددین بەیاننامە دەرەکەن نازام چی دەرەکەن جددین بەرامبەر بە دروشمە چیناتەکان بەڵام ئەزانیێمانە لە ڕابردوو ئەمانیش چیان کردووە ئەمان حرەکەیان وا لێ کرد کە هەر هەمووی کادیرانی خۆیان ڕەوانەی دەرەوەی کوردستان کرد کەسیان نەما ستا فەرموو لە شاری هەولێر یەک تاکە نەفەریان نەماوە یەک تاکە نەفەرە سەرکردایەتی ئەو حیزبە هانی کادیرەکانیان نەدا تەپ حەفلەیەکە بۆ مەراسیمێکە بۆ ڕسمێکیان نەگرتووە چون بۆ تورکیا تەقدیمی یانیان نەکردووە گەیشتن بۆ خارج یعنی ئەم هەموو کادیرە باشە ئەم هەموو کادیرە چوست و چالاکە ئەم هەموو کادیرە لە خۆ بردووە ئەم هەموو کادیرە خاکیە هەمویان نارد بۆ دەرەوە دیارە من ڕخنە لە قاعدەیە و حیزبە ناگرم لەبەرەوەی ئەوە خەتێکی سیاسی بوو لەسەرە بۆیان داهاتە خوارەوە کە بڕۆن بۆ خارج و کوردستان بەجێبێنن یعنی ئەم حیزبانە بەشێ لە ڕاستە پاشەکشەی شەپۆلی چەپ لە جیهاندا هەبوو و ئێستا چەپ وا لە پاشەکشەیەوە خەریکە هەنگاو دەنێ بۆ بەرزبوونەوە بەڵام لە کوردستانە هەروە لەدا ڕمانایە ئەم حیزبە سیاسیانە ڕۆڵیان هەبوو لەوەیە هەڵگەڕانەوەی سەرکردایەتی کۆمەڵە پاشکوێتی حیزبی شوێعی عێراقی و کوردستانی حیزبی کۆمەنیست ئەو تاکتیکەی کە گرتیانە بەر بۆی هانی هەموو کادر و ڕێکخراوەکان و هەروە ڕۆڵێکی زۆر سلبیان لە ڕێکخراوە جەماوەریەکانە هەبوو لە حرەکەی کرێکاریە لە بێکارانە لە ئاوارەکانە نازام لەسیە ئەمانە ڕۆڵێکی سلبیانە بوو نانەزانی تەعاملێکی دروست و تەندروست لەگەڵ ئەو بزوتنەوە جەماوەریانە بکەن ئەمە هەمووی ئەم حیزبانە بۆ خۆیان بازەکەیاندا کۆمەڵی ڕەنجەران نەمایەوە تەواو بوو ڕوخاندیان وەکو خۆشیان وەکو سەرکردایەتەکە خۆیان دەڵێ بە ئاشکرا دەڵێ لە یاداشتەکانیانڵێ ئێمە ئەو ئاڵایەمان بەرزەوە کرد بۆ خەڵەتانی گەنجان بوو ئەی باشە چەپەکان بۆ ئێستا مۆقفێکیان لەسەرم قسێنی ئەمان پێویستی بە دادگایکردنە حیزبی شوێعی هەر باماشەوە لە شاخەوە بۆ شار هەر پاشکۆی یەکێتی پارتی و بە ناوی ڕزگاری نیشتیمانیەوە هەر تۆ یعنی لە سەرەتا ڕاپەڕینی کوردستانە حیزبی شوێعی ڕۆڵی زیاتر بوو لە شارێکی وەکو هەولێریان پارتی دموکراتی کوردستان بێشک حیزبی شوێعی چەندین قات بەرامبەر پارتی دموکراتی کوردستان ڕۆڵی هەبوو کارایی هەبوو هێزی هەبوو قووەتی هەبوو بەڵام لەبەر ئەوەی نەیتوانی ریزبەندێکی چیناتی سربەخۆی هەبێت نەیتوانی بێت خەباتە ڕاستەقینەکەی خۆی بکاتۆکو کاک سەلام گوتی چۆن ساندیکای کرێکارانیان تەسلیمێکێتی و پارتی کرد یەکێتی جوتیاریان تەسلیمێکێتی و پارتی کرد هەرچی حرەکات و ساندیکا بوو تەسلیمێکێتی پارتیان کرد ساندیکاکان یەکێتی کرێکارەکان بربڕەی پشتی خەباتی جەماوەری و خەباتی چەپن لە کوردستان علی محمود لێرە پرسیارێک بۆ بڕوومانە بێتەوە کە بۆچی لە شاخیش بۆ نمونە حرەکەی چەکداری چەپ زۆر جار یعنی بەجۆی لە جۆرەکان دەکەوتووە بەشێک یعنی دەکەوتە نێوان نەک نێوان هەندێک جار ئەم دابەشبوونی هەبوو لە شەستەکانەوە تا بە ئێستا دەگا و لە دوای نەوەتیشەوە زۆر بەمان ڕەخنەمان لەسەر ئەوەیە کە چەپ پێویستە لە ڕووی سیاسی و فکریەوە و لە ڕووی حزبیەوە لە ڕاستیە زیاتر متەمەسیک بێ بە ئیستقلالەتی سیاسی و فکری خۆی لەژێر هیچ بیانوویەکە ئەگە بچێتە ناو هەر بەرەیەکی کاتیش بەڵام ئەمە کاریگەری نەکاتە سەربەخۆیی فکری سیاسی و وەکو تەکتیکێکی سیاسی وەکوی لە مێژووی چەپ لە ڕابردوو تەژیە لە تەجروبەی تەکتیکی سیاسی تێکۆشانی پەرلەمانی تێکۆشانی جەماوەری تێکۆشانی بێکەوەی دژ بە فاشیزم دژ بە ڕاسیزم
دژ بە ئیمپرالیزمی جیهانی یعنی ئەمانە هەمووی بەشێکە لە وەکو توراسێکی لە ڕاستیە توراسێکی دەوڵەمەند بۆمان ماوەتەوە کە چەپ لە ڕابردووە ئەم توراسی هەیە بەڵام پرسیارەوەیە کە لە کوردستانە بەتایبەتی ئەگەر ئێمە بواز لە ڕیشە مێژوویەکەی بێنین بێنە سەر لە دوای نەوەتەوە سیر بکەین من پێم وایە یەکێ لە بابەتەکان ئەوە بووە کە چە پێویست بۆ ڕوونتر لە ڕاستیە بەرنامەیەکی ڕوونتر و وەزوحتری هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم پرتە زیندوانەی کە لە ناو ئەم کۆمەلگا زیندوەی خۆمان هەیە لە ڕاستیە و چەپ من لە گفتوگوی شتریشە لە نووسینیشە ئەوم باس کردووە چەپێک ئێمە لە ڕاستی پێویستمان بە چەپێکە چەپی ڕۆژهەڵاتی زۆر جیاوازە لە چەپێکی خۆر ئاوایی کە لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەمریکا دەژی کۆمەڵێک ئەرگ لە ڕاستیە بە حکمی سروشت و وەزعی ماترالی کۆمەلگا کۆمەڵێک بارودۆخ ڕوبەڕوومان دەبێتەوە ئەرگ ڕوبەڕوومان دەبێتەوە ئێستا بۆ نمونە سەلامێک لە خانەقین کۆمەڵی ئەرگ وەکو چەپێک ڕوبەڕووی دەبێتەوە زۆر جیاوازە عەلی سیاسی لە چەپێک لە ئەوروپا ڕوبەڕووی کۆمەڵێک ئەرک و وەزیفە دەبێتەوە بابا لە هەولێر جیاوازە لە چەپی هەولێریش ئەڵێم جیاوازە لە چەپی هەولێریش لە خانەقین لە خانەقین کاکسەلام بەبێ ئیجازە توانێت چالاکی بکات بەبێ ئیجازە بەبێ تاپوە توانێت ئەرزێ داگیر بکە و خانی لەسەر دروستکات لە هەولێر ئەوەی وا بکە ملیۆنە سجن ئەبینێت بە قوربان بم ئەی تۆ حیسابی ینی بالفعل یعنی تێ بڵێیت چەپ ئەمڕۆ ئێمە لە کۆربەندی چەپی کوردستانی باسمان کرد یعنی چەپ لە ڕاستیە لە ڕۆژهەڵاتیشە لە چەپێک وەزیفەی چەپێک لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باکووری لە ڕۆژئاوای کوردستان جیاوازە لە باشووری کوردستان لە باشووری کوردستانیش چەپێکەوەی لە سلێمانی دادەنیشێ و چەپێکەوەی لە هەولێر دادەنیشەوەی لە خانەقین دادەنیشێ ئەرچیان جیاوازە ئەوە بەمانەی ئەوە نییە ئێمە ئەرچی نێونەتەوەییمان نەبێ و هێڵێکی گشتی تێکۆشامان نەبێت باز دەو ئەرکە دەکەین کە ڕوبەڕوومان نەبێتەوە من پێم وایە چێ لەو ئەڵخانی کە مەفقودە وای کردووە چەپ هەمیشە بچێ بەلایەکە هێزێکی گەورەتر هەبێ یعنی بە ناچاری خۆی بە بەلایەکەویش ئەوەیە کە نەیتوانیوە خاوەنددارەتی کۆمەلگا بکە بەداخەوە هێزی قەدەری ئەم کۆمەلگایە ژوا بووە هێزێکی بۆرژوازی بە نەوعێک یعنی بۆرژوازیەک بە تەبیعەتی ئەم ناوچەیە دروست بووە جا ناوی لێ دەنێن بۆرژوازیی ئۆلیگاریشی ناوی لێ دەنێن بۆرژوازیی مشەخۆری تابع ناوی لێ دەنێن هەندێک جار ئەوەی پێی وایە کە ئەو کەپیتاڵستەی لە کوردستانە هەیە زۆر جیاوازە لەو کەپیتاڵستەی کە لە خۆر ئاوا هەیە بە هەموو ئەو وردەکاریانەوەی ئێمە ڕوبەڕووی هێز دەسەڵاتێکین ئەمڕۆ خەڵکی کوردستان ئێمە لە ڕاستیە ڕاستێستا خۆناغی ڕزگاری نیشتیمانی تاوا نەکردووە بەڵام سوڵتە هەیە لە کوردستانە و ئەم سوڵتەیە تعریفی خۆی هەیە سوڵتەیەکی بۆرژوازی مشەخۆری تابع لە کوردستانە دژ بە خەڵک دژ بە زۆرینەی خەڵک و نوێنەرایەتی کەبینەیەک لە کۆمەلگا ئەکاتن ئەمە لە پرسیارەوەی مووقعی چەپ لەم معادلە ئالۆزەدا و چەند ئێمە خۆمان ئینقاز کردووە تۆ ناوی هەندێک لانە تێنا من نامێ لە ڕاستیە خۆزەیەکێک لە گفتوگۆکەمان فراوانترە بوو لەو برادرانە لێرە دەبوون پرسیارەوەی چەپ چۆن میتۆدی ینی تێگەیشتمان بۆ فکری مارکسیزم و کەلەپوری سۆسیالیستی چۆن ئێمە تێگەیشتێکمانەیە لە چوارچێوەیت وەکو میتۆد وەری دەگرین و لە واقعی کۆمەلگاکەی خۆمان ئاوێتەیەکەی و دیخێنەوە خۆمانی بە کۆمەلگا بزانین تۆ باز لە کۆمەڵی باز لە پرسیارێک ڕوبەڕوومان دەبێتە لە مەرحەلەیەکی دیاریکراوە کۆمەڵی ڕازدەران لە کوردستانە باڵ بەسەر زۆر شتا دەچێشێ و هەزارەها گەنج دەچی لە ڕیزەکانی ئیشەکە قەزیەکە چ بوو لە مەرحەلەیەکی دیاریکراوە ئەم کۆمەڵەیە دێ خۆی بە خاوەنی پرسەکانی کۆمەلگا دەزانێت لە مەرحەلەیەکی دیاریکراوەم حزبی شوعی کوردستان و حزبی شوعی عێراقا کاتێ دەڕژێنە سەرجادە 9 ملیۆن خەڵک لە عێراقا دێ پاڵپشتی دەکاتن لە گوندەکانە ئێستاش قسەیەک لەگەڵ باپیرانمان بکەین ئێستاش ئێمە بگەڕێەوە بۆ دیەکان بۆنی چەپ هێستا لە زۆربەی ماڵەکان لە کوچە و کۆڵانەکانی ئەم نیشتیمانەمایە ئێمە بۆنی کۆنە بینین بەداخەوە بۆنی تازە من ناڵێم نییە بەڵام بۆنێکی زۆر زەعیفە
كاتبه سلام عبدالله دەم دوای دەگەڕمەوە لای تو دوای دەگەڕێمەوە سەر ئەوەی لە ڕاستی دەبی چی بکەین یعنی چی بکە دوای دەگەڕمە سەر ئەوە ئەگەر شتێکتە بوو لەسەر ئەمانە دوای دێمە سەر پرسیاری دووە ئەوەی زاڵ بوو بە کورتێکەی تەرەفێ لە ئەوساتی چەپ خۆی گرێداوە بە ناوی قەزای نیشتیمانیەکان بەم حزبانە کە هەیە لەولاوە چەپێک کە مەکتەبیە ئەو خەریک بەیاننامەیە و دوورە لە خەڵک ئەم دوورەوتە ئێستا ئەتیجا لە ناو چەپ زاڵە بۆیە بارودۆخی چەپ ئەوەندە لاوازە خەڵکەکە متمانە ناتوانێت متمانە بەم چەپەی هەبێ چەپێک چەڕێکراوێکی لایەنێکی پایەکی لەگەڵ خەڵکە پایەکی لەگەڵ حکوومەتە خەڵکەکە لێرە بە تەواوی ڕوخنەی جدی لەم حکوومەتە هەیە ناتوانێت سیقە بداتە ئەم چەپە چگەڵێ ئەمە ساشێکە لەسەر مافەکە پێیەکی لەگەڵ ئەوانە ئێمە داوا ئەکەین ئەم پێیە ئەم چەپە بە هەردوو قاچەوە لە ناو خەڵکەکە بێ چەپەکەی تریشکە زیاتر پشت بە دروش مەبەسیە مەکتەبیە دوو لە خەڵکە خەڵک لێ تێناگە ئەمیش ئەبێ بە ئاگا بێ لە دواییدا بێ بە ئاگا بێ پێکەوە هەموو پێکەوە بەبێ حەقد و تۆڵە و ئەمانە لە یەک نزیک ببنەوە بیر شتە ئەساسیکە بکەین دووبارە نایە بۆ لەمە ئێمەشی باش حکوومەت حزبەکانی و نووسەر و بەناو ڕۆشنبیرەکانی ئەم حزبانەکایە تووشی بانکڕۆت بوون بە تەواوی ئەو خیتابە ئەوان هەیەە بەناوی نیشتمان و ئاڵا و مافی خەڵک هەموو یەک لە دوای یەک لە بەرچاوی خودی ئەندامەکانیان پوچەڵ بووە داڕزا ئەیخەنە ناو زبڵخانە بە خۆیان ناڕزایەتی گەورە لێرە و لەوێ پیشانەدەن باش خطابی ئەو بەرەیە پوچەڵ بۆتەوە بەس قسەکانیان بە ناوی مافی مرۆڤ فەرموو لەو سی خاڵی مافی مرۆڤە یەک خاڵم ئەوێ ئەم حزب و حکوومەتە جێبەجێ بکە خاڵی 25 نایکە یەک خاڵ 29 خاڵ بۆوان یە خاڵ بۆ من ماکەجێ بوون زۆر باشە ئەمە نمونە بەرەوە دەڕۆین ئەمە ینی بەرنامەکە دەبێتە ئۆتۆماتیشی دەبێتە دوو بەش لە ڕاستی ئەمە دەبێتە بەشی یەکەمی بەرنامەکە چی بکەین دوای دێنە سەر ئەوەی کە چی بکەین ئەمە لە یەک شتێکە لە خلافم لەگەر نازانم مەبەستی علی مححمود چیە لەو مەسەلەیە لەسەر مەسلەی تەراجعی چە من پێم وایە سەردەمانێک لە باشووری کوردستانە یعنی ئەگەر چەپ ئەمڕۆ ینی کۆک بم لەگەڵ ئەم تێگەیشتنەی کە پێی وایە چەپ لە کوردستانە لە ئاستی تەحەزوبە لە ئاستی سیاسی لە تەراجعایە بەڵام لە ڕاستیە کۆک نیم کە چەپ لە ئاستی ئیجتیماعیە لە کوردستانە لە تەراجعان نییە ئەمڕۆ چەپ لە کوردستانە یعنی سەردەمانێک خەڵک لەم کوردستانە لە پێشنەوەتەکان بازنەی گفتوگۆی خەڵک بریتی بوو قسەکردن لەسەر قەزیەی زوڵمی قەومی لەسەر قەزیەی بابڵێن حرەکاتی قەومی بەجێ لە جۆرەکانە و لەسەر ئەم بابەتی تر بە هەندێک بابەت گەلێک کە کەمتر پەیوەندی بە بابڵێن ناسنامەی هەویەی تەبەقیەوە هەبوو ئەمڕۆ بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی تازە دروست بووە لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتی کۆنەکانیش لە ڕاستیە ئەم دروشمی خۆپشاندانانەی ئەمڕۆ لە کوردستان هەیە دێمەلات علی مححمود ئەم خۆپشاندانی ناڕەزاتی لە کوردستان هەیە ئەم گلەیانەی هەیە و ئەم دروشمانی لەلایەن خجەماوەری کوردستانەوە بەرز دەکرێتەوە ڕۆژانە ئەمانە دروشمی چەپن یەک دقیق ئەمانە داواکاری چەپانە لە ڕاستیە داواکردنی نان داواکردنی ئازادیەکان داواکردنی عەدالەتی کۆمەڵایەتی ڕوبەڕووبوونەوەی مەسەلەی ژن کوشتن پاراستنی شوناسی پێکاتەکان ئەمانە داوایەکی چەپانە لە ڕاستی داوایەکی لە حەقبەی هیچ حزبێکی ڕاستڕەوە نییە منەڵێ مەمە داخوازی خەڵکە بەڵام هەر حزب لایەنێ هەوڵەدا تەوزیفیکا بۆ خۆی وەک چۆن بۆ نمونە گۆڕانیەگرت و کۆماڵ بە ناوی ڕخنە لە حکوومەتەوە دەوری ئسفەنجیان بینی بۆ مژینی ناڕزایەتی خەڵک و ئەبینین خەڵکیان بە چاقارێک بۆ نمونە
هەم داخوازیە داخوازی خەڵکە ئێمە چۆن پێکەوە لەگەڵ ئەم خەڵکە کە ئێمە دووری لە خەڵکەکە دەتوانین چۆن بەڵێ ڕاستە ئێستا نەک لە ئاستی کوردستان لە ئاستی هەموو جیان پرسێکەیە پرسی نایەکسانی لە دابشکردنی سەرەت و سامان ئەمە قسەی من نییە دوو قەزەی گرنگی گەورەی جیانەیە قەزەی ژینگە کێشەی ژینگە کێشەی نایەکسانی ئەمە قسەی هەموو زانکۆکان تەنانەت توێژینەوەکانی سەرمایه‌دارانیشە ئەمە دەفەرمێن کە ئێستا کێشەیەکی قوڵی نایەکسانی لەسەر ئاسی جیهاندا هەیە ڕۆژ بە ڕۆژش ئەم قڵشتە گەورەترە بێتەوە فراوانترە بێتەوە لە نێوان فەقیر و دەوڵەمەندەکاندا ئێستا ژمارەی تەنها دوو دەوڵەمەندی ئەمریکا سەروەتەکەیان بەقەدەر داهاتی 140 کۆمەلگای ئەمریکا ئەمە قسەی دوێنەکەی برنی ساندەرسە قسەی گیرفانی من نییە بەڵام تۆ سەیریکە نمونەیەکی وەکو فەڕەنسا وەربگرە لە فەڕەنسا ساندیکا کرێکارەکان هەمووی لەژێر کاریگەری حیزبی شیوعیە بوون بەڵام ئێستا لۆبێن دەنگەکەی زیاترە دەنگی حیزبی شیوعی لە ناو کرێکارانە ترامپ بۆ یەکێ لە داگۆچکەران لە مافی کرێکارانی ئەمریکا بە تایبەتی کرێکارانی CPS بۆیە ئەگەر چەپ نەتوانێت ئەم هەلانە بقۆزێتەوە ئەم دروشمانە دروشمی چەپە یەکسانی ئێستا لە کوردستانە کراوەتە پڕ بە باڵای عەلی باپیریش ئەوە بە باڵای سەلام عەبدوڵڵاوێک یەکترەوە وایە ئێستا یەکسانی بە باڵای عەلی باپیرا دووراوە بە باڵای لاهورا دووراوە بە باڵای نەوشیرۆ مستەفایە دووراوە بە باڵای نازامچیە دووراوە بە باڵای شاسوار بۆتە داگۆکتێر لە مافی قوتی خەڵک ئەمە گەورەترین کارەساتە ئەگەر چەپ ناتوانێت خۆی بێتە ئاڵا هەڵگری ئەم دروشمە چەپیانە ئەوە بێشک پۆپۆلیزمی ڕازڕە و هەلەکە دەقۆزێتەوە بە کارەساتیش کۆتایی دێت نەگەوەی کەوە ببێتە هێز بۆ چەپەکان بۆیە یعنی هەموو کاتێک ئەم دروشمانە من باوەڕیشم وایە پۆپۆلیزم تا چۆ دەڕوات ئەمە پرسیارێکی ترە پۆپۆلیزم ناتوانێت تا سەر بڕ بکات لەگەڵ ئەم دروشمانەیە یعنی پۆپۆلیزم دیوارێک بەرەو ڕووی دەبێتەوە ئەوش دیواری یەکسانیە هەموو وەختێک ڕاستە ئەم هەلانە دەقۆزێتەوە سوار شەپۆلی خەڵکە بێت داوای یەکسانی دەکات بەڵام ئەم گەمەسی ئەم کایە سیاسی ئەم گەمە سیاسیە تا سەر بۆی ناچێتە سەر و لە کۆتاییدا چەپەکان کە ئیش و کاریان خەباتیان تێکۆشانیان بۆ یەکسانیە ئەم دروشمانە دەبێتە دروشمی ئەوان دەبێتە دروشمی سەرەکیوان چکە پۆپۆلیزم ناتوانێت تا سەر درۆ لەگە خەڵکا بکات تا سەر ئەم درۆیە درێژە ناکێشێت ئەوە ئێمەوا لە ساڵی 2000 ببوورە هاوری عەلی ئەوە بەرچاوی خۆمان لە کاتی هەڵبژاردنیان بەعام لە ڕاگەیاندنەکان پارتی یەکێتی گۆڕان هەموو ئەم حزبانە هەر هەمویان لاف و گەزافی عەداڵەتی لێدن یەکوشە عەداڵەتی کۆمەڵایەتی بەبێری دێ نووسیم بەس یەکوشە جێبەجێ لە یەکێتی و گۆڕان ئیتفاقیان کردبوو وتم بەس یەکوشە لەوە ڕجێبەجێکە نێگوشە ئێمە باسی عەداڵەت زۆر بە مەعنا سۆسیالیستەکەی زۆر بەمەعنا یەکسانی خوازەکەی یەکسانی ئابووری ئەمە دەبێتە تەوەری دووە نەوەکو هاوڕێیان دوایی کەتی ئەم بەرنامەی بکەن و بیکەنە دوو بەش بینەران لە بەشی دووەمی ئەم بەرنامەیە لەگەڵ هاوڕێیانم سەلام عەبدوڵڵاه وەروە عەلی مەحموود گفتوگۆ دەکەین لەبارەی ڕۆڵی چەپ لە بارودۆخی ئەمڕۆدا و ئەرچی چەپ